دەسەڵاتدارانی کورد وەک پیشەی هەمیشەییان بەردەوام چەمکەکانی نیشتمان پەروەری و کوردایەتی با خەڵک دەفرۆشنەوە ئەوەی ڕەخنەیەکیشان لێ بگرێت و بە ئاوازەکانیان هەڵنەپەڕێت با خۆفرۆش و نیشتیمان فرۆش ناوزەدی دەکەن. چەندین ساڵە دروشمی دەوڵەتداری و دروستکردنی کیانی سربەخۆ بە خەڵک دەفرۆشنەوە. لە بەرامبەردا سیاسەت و حکمڕانی خراپی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم نەک هەردەوڵەتی لێ پێک نەهات بەڵکو هیچ ئینتیمایەکیشی لای تاک نەیەشتۆتەوە. بە بڕوای بەشێک لە هاوڵاتیان بەرپرسان خەریکی بازرگانی و خۆدەوڵەمەندکردنن، خەڵکیشیان بە کۆمەڵێک دروشمەوە سەرقاڵ کردووە. خەڵک بێئومێد بووە، خەڵک ئەوەندە بێئومێد بووە لەم حکومەتە. جاران خەڵک لە ناوی کوردایەتیە بریا خوێنی خۆی لەسەردانە، خۆی فیدایەکی لەسەری سەکانەوە بێئومێد بووە. کاتێ ئەبینی لە فەیسبووکە نووسرێ پێت خۆشە ئاڵای وڵاتەکە لە ژوورەکە تاڵواسی نەفرەتی لەیەکە، خۆ ئەو ئاڵایش خیانەت و خراپەیەکی بەرامبەر بەو نەکردووە، بەس ئەوەی کە بە ناوی ئەو ئاڵاوە ئەو سەرکردانە ئەو دەسەڵاتدارانە لەبەرەوە دڵسۆزێکیان نەنواندووە بۆ خەڵکە هەژار و فەقیرە بێئومێد بوو. ئەمڕاکە کاتێ خەڵکێکی باگا چاوێکە لە بڕێ تماشاکە ئەو خەڵکە سیاست مەدارانە کە خەریکی توجارەتن و خەریکی بازرگانی گەورن، ئیتر ئینسان بێئومێد بوو لە ژیان، خۆشەویستی بۆ خاک و نیشتمانیش نامێنێت. سیرەکەی بەرپرسەکان دەسەڵاتەکە و ئەوەی کە وڵاتەکە و بەڕێوە ئەبا ئەگەر بێت و ئەهلەکەی خۆی خۆش بی و بیخاتە ژێر ڕچێبی خۆیەوە هەموو شتێکی بۆ دابین کە خەڵک ئامادەیە لە پێناوە خۆی کوژێ بە حەقەت. یعنی تۆ ئێستا ئیسا دیقەتی گەنجێ هەشت کۆڵێک ئەخوێنێ، چەند ساڵ دیقەتی حسابی کە 6ەوە 12 لەوێ نزیکەی 18 ساڵ ئەخوێنێ. ئەگەر دیقەتی دانەمەزرێ یان ئەم خوێندنەی تەواوێکە ئەگە بێت و دوای بەروبوومەکەی نەخوا ئایا چ خۆشیشی هەبێ بۆ وڵات، چ خۆشەویستی هەبێ بۆ وڵاتی خۆی بە حەقەت. سیر نییە زۆرێک لە کورسمانان کاتێک باسی وڵات و نیشتیمان و دەوڵەتیان بۆ دەکرێت بە ئەمرازێکی بێبەها سەیری دەکەن و لە شەهامەتی کار بەدەستان ڕانابینن بتوانن کوردستان بکەن بە قەوارەیەکی سربەخۆ. هەمان کات بە هەزاران گەنج و هاوڵاتی ئامادەن وڵاتی خۆیان جێبهێڵن و لەدەست حکمی ئەم دەسەڵاتە هەڵبێن. چاودێرانیش دەپرسن کاتێک زۆرینەی خەڵک لەگەڵ هەر دەرفەتێکدا کوردستان جێبێڵن ئیدی بانگەشەی دامەزراندنی دەوڵەتی کوردی بۆ کێ دەکرێت و بڕیارە کێ لەم دەوڵەتەدا بژی؟ ئەو هێزانەی کە دەیانەوە ڕەخنە لە ڕۆشنبیران و لە خەڵکی بێنبووچە و نیگەران بگرن بەوەی کە پێیان وایە بخرێنەوە سەر هەرێمی بخرێنەوە سەر بەغدا و واروە هەرێمی کوردستان هەرێمێکی خراپە و دەوڵەتمان ناوێ. ئەوە هێزەکانی دەسەڵات لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ دەبابەی حکومەتی عێراقیان هێنە سەبارەت بە قەوارەکەوان بە فیعلی لەمێژە شەقیان لە قەوارە و لە هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی نیشتیمان و خاچی نیشتیمان هەڵداوە. بۆیە ئەمە بەراورد ناکرێت ئەگەر ئێمە ڕەخنە لە کەسانێک بگرین کە توانج و پلاریان هەیە لە بەرامبەر بە کەسانێک کە بە فیعلی ئەم هەرێمەیان هەڵوەشاندەوە، بە فیعلی ئێمەیان شەرمەزار کردەوە بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە وڵاتان و بە فیعلیش حالەتێکیان دروست کردو کە بڵێن کورد شایستەی دەوڵەتداری و کورد شایستەی خۆبەڕێوەبردن نییە. ئەوە دەسەڵاتەکەیە نەک خەڵکێکی نیگەران کە توانج و پلاری هەیە لە ئینتیما و لە نیشتیمان و لە هەرێمی کوردستان. بەرپرسان و حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان بە کردار ئەویان سەلماندووە ناتوانن داهاتوویەکی باش بۆ خەڵکی کوردستان بنیاد بنێن، چونکە وەکو بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەوانەی باسی دەوڵەت و کوردبوون بۆ خەڵک دەکەن کۆمەڵێک سیاسی بازرگان و هەلپەرستن کە چاویان لە خێر و بێری وڵاتە نەک ئایندەی سیاسی نیشتیمان و خۆشگوزەرانی خەڵکەکەی. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.